الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سورة الكوثر هەندێک لە زانایان دەفەرمون سوورەتێکی مەکیە و هەندێکیش دەڵێن مەدەنیە و هەروە پێی گوترێ سوورەتی ئینا ئەعطەیناکە الکەوثەر و هەروە پێی گوترێ سوورەتی النەحر. لە گرنگترین مەبەستەکانی سوورەتی الکەوثەر مژدەیە لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بە خەیرێکی زۆر لەلایەن رب العالمینەوە. ئینا ئەعطەیناکە الکەوثەر. رب العالمین دەفەرمی ئینا ئێمە بە جەمعی تەعظیم، ئێمە بە عەظەمەتی خۆی خوای گەورە دەفەرمی ئێمە کەوثەرمان پێت بەخشی یا ڕەسوول الله، کەوثەرمان پێت بەخشی. دیارە کەوثەر وەکو ئیبن حەجەر دەفەرمی فەوعەل من الکەثرە، لە کەثرەتەوە هاتیە. ئیتر خەیرێکی زۆر کە زۆربەی زانایان ئیستینادن لەسەر حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمون ئەو کەوثەرە چییە؟ بریتە لەو ڕووبارەی کەوا لە بەهەشتدا خوای گەورە بە پێغەمبەری بەخشیە صلی الله عليه وسلم. ئیتر هەر لەو ڕووباری کەوثەرە ئیتر جۆگەشی لێوە دێتن بەرەو ساحەی مەحشەر، بەرەو ساحەی عەرەسات، لەوێن دەرێ حەوزێک هەیە لەو ئاوەی کەوثەر کە لە بەهەشتی ڕادێ، لەو حەوزەی کەوا ناسراوە بە حەوزی کەوثەر کەوا عینی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژی قیامەتی لەسەر حەوزەکەیدا، ئیماندارانیش دێن لەو حەوزەیدا لە ئاوی کەوثەر دەخۆنەوە. لە حەدیثێکدا کەوا ئیمام موسلم ڕوایەتی کردێ، ئەنەسی کوڕی مالک دەجێڕێتەوە خوای ڕازی بی دەفەرمی کاتێکەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێکیان لەناو ئێمە بوو، ئذ ئەغفا ئیغفاءەتەن، واتە بۆرژانێکی بەسەردا هات، پاشان سەری بەرز کردەوە و ئیبتیسامە و ڕووی با بڵێن بە شێوەیەک خەندەیەک بەسەر دموچاوی مبارەکی داهات. ئینجا فەرمووی دەڵێ لێمان پرسی ما ئەضحەکەکە یا ڕەسوول الله، بەچی پێدەکەن یا ڕەسوول الله، بە چ شێوەیەک لەبەر چی هەندە دڵت خۆشە؟ قال ئونزلت عەلەیە ئانفا سوورە. ئینجا فەرمووی ئێستا سوورەتێکم لۆ دابەزی، فەرمووی بسم الله الرحمن الرحیم إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر. إنزا فرمي أتدرون ما الكوثر؟ دەزان کەوثەر چیە کە خوای گەورە پێی بەخشیمە؟ دەڵێ ئێمەش گوتمە الله ورسوله أعلم، الله و پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم زاناترن. فەرمووی فإنه نهر وعدنيه ربي عز وجل، ڕووبارێکە پەروەردگارم وعدەی پێدامە پێم ببەخشی، عليه خير كثير، خەیرێکی یەکجار زۆری تێدایە، هو حوض ترد عليه أمتي يوم القيامة. و هەروەها هەر لە ئەو ڕووباری کەوثەرەیە حەوزێکە لە ساحەی عەرەسات، وەکو زانایان دەفەرمون لە ساحەی مەحشەر لەوێن دەرێ لەو ڕووبارەوە ئاو دێتە ئەو حەوزە و ئومەتم دێن لەسەر ئەو حەوزە ئاو دەخۆنەوە. ئانیەته عەدەد النجوم، ئەو پەرداخانە، ئەو جامانەی کە تێیدایە کە ئاوەکەی پێ بخورێتەوە چەندە ژمارەیان؟ عەدەد النجوم، ژمارەی ئەستێرەکانە هەندە زۆرە. فەیوختەلەج العەبد منهم، بەڵام ئەوانەی کەوا دێن لە ئومەتی من تاوەکو لەو حەوزەدا ئاو بخۆنەوە، ئیوا هەیە دوور دەخرێتەوە لەلایەن مەلایکەتەوە، لێ ناگەڕێن کەوا بێن لە بۆ سەر ئەو حەوزە. فأقول ربي إنه من أمتي، ئەی پەروەردگارە ئەو لە ئومەتی منە، لەبەرچی دوور دەخرێتەوە؟ فيقول ما تدري ما أحدثت بعدك، ئەتو نازانین لە دوای تو چی ئەنجامدایە لەوەی کەوا هەوڵی دادینەکە بگۆڕی. بەڵێ خۆشەویستان، دیارە وەکو گوتمان ئەو حەوزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ساحەی مەحشەر هەر ئاوەکەی لە ڕووبارەکەی کەوثەر دێتن کەوا لە بەهەشتدایە، وەکو زانایان بەو شێوەیە وەسفی دەکەن. ئینا ئەعطەیناکە الکەوثەر، ئەوجا بە شێوازی دیکەش ئەو کەوثەرە لێک درێت و بە خەیری زۆر بە پێغەمبەرایەتی بەو قورئانی کە پێ بەخشرا. ئیتر بەڵام بە نەسی حەدیث پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو کەوثەرە کەوا لە ضمنی ئەو کەوثەرە دەتوانین بڵێن ئەو ڕووبارەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی دەکاتن، بە تەئکید هەر لە درێژەی ئەو نیعمەتانەی خوای گەورە لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پێغەمبەرایەتی و لە قورئانی پیرۆز و هەروەها لەو هیدایەتی کە پێی دی. فصل لربك وانحر،
واتە شکرانە بژێر بە لە بۆ پەروەردگارت یا ڕەسوول الله لەسەر ئەو کەوثەرەی کە پێتی بەخشیە بۆی کەوا فەسەڵی لڕەبیک تەنها و تەنها لەو پەروەردگارت بە ئیخلاسەوە نوێژ بکە و هەروها وەنحەڕ و هەروها حەیوان سەربڕینیشت تەنها و تەنها لەو پەروەردگارت بی فەسەڵی لڕەبیک نوێژ بکە بۆ پەروەردگارت نوێژەکان بەگشتی و بە تایبەتیش وەکو زانایان دەفەرمونون نوێژی جەژنی قوربان فەسەڵی لڕەبیکە وەنحەڕ لە دوای ئەوە ئەوجا قوربانی سەر ببڕە لە بۆ پەروەردگارت قوربانی سەر ببڕە لە بۆ پەروەردگارت ئیتر قوربانیە ئوضحیەیە یاخود هەدیە ئەوەی کەوا کەسی حاجی لە مەناسکی حەج سەری دەبڕی و یاخود هەر حەیوانێکی دیکەیە کەوا لە بۆ خوای گەورە سەر دەبڕدرێ وەکو قوربانی وەکو ئوضحیە وەکو سەدەقە بە هەر شێوازک هەموو سەربڕینی حەیوانەکان تەنها و تەنها لە بۆ پەروەردگارت بی بە ئیخلاسەوە هەم نوێژەکانت هەم سەربڕینی حەیوانەکان تەنها و تەنها لە بۆ پەروەردگارت بی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.